انجا خۆشیەک بۆ ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوەیە کە ئەهلی بەهەشت 120 ڕیزن 120 صفە ئالە و 120 صفە هەشتایان ئومەتی محەممەدە صلی الله عليه وسلم وەکو لە فەرمایشتێکدا هاتووە پێغەمبەر دەفەرمێ ئەهل الجنة 20 و100 صف 80 منها من هذه الأمة ئەهلی بەهەشت 120 ڕیزە لەو 120 ڕیزە هەشتایان لە ئومەتی محەممەدە صلی الله عليه وسلم تەنانەت لەوەش خۆشتر ئەوەیە کە ئومەتی ئەو محەممەدە صلی الله عليه وسلم کە ئەوە دڵخۆشیەکە بۆ ئێمەی موسڵمان نیوەی ئەهلی بەهەشت لە ئومەتی محەممەدە وەکو لە فەرمایشتێکدا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێت ئەتەرضون ئەن تەکونوا ربع ئەهلی الجنة کە عەبدوڵڵای کوڕی مەسعود بۆمان دەگەڕێتەوە دەفەرمێ ڕۆژێک لە خزمەتی پێغەمبەردا بووین پێغەمبەر فەرمووی ئایا ڕازی نابن بەوەی چوارەیەکی ئەهلی بەهەشت لە ئێوە بن گوتمان بەڵێ ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم پاشان فەرمووی ئایا ڕازی نابن سەیەکی ئەهلی بەهەشت لە ئێوە بێ گوتمان بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پاشان فەرمووی ئایا ڕازی نابن نیوەی ئەهلی بەهەشت لە ئێوە بێ گوتمان بەڵێ ئەی پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ڕازین ئەنجا پێغەمبەر فەرمووی والذي نفس محمد بيده سوين بو كسيك جاني مني بدستا إني لأرجو أن تكونوا نصف أهل الجنة أمن أميد موايك نيوي خلقي بهشت لأمتي من بيت للروجي قيامتي دا خوي پروردگار بك تقسمتي همولايك بويا يكيك لزانيان فرمويتي بەڕاستی ئەو فەرموودەیە فەزڵ و گەورەی ئومەتی پێغەمبەرمان پێدەڵێ صلی الله عليه وسلم ئەوە پەیامەکە بۆ ئێمە کە ئێمە خوای پەروەردگار كنتم خير أمة أخرجت للناس ئێمەی کردووە بە چاکترین ئومەت بەڵام دەبێ ئێمەش چاکترین کەس بین پەیامێکە بۆ ئێمە کە ئێمە ئومەتی ئەو پێغەمبەرین کە گەورەترین ئینسانە و بەرزترین پلەی هەیە لە لای خودای پەروەردگار کە ئەلوەسیلەیە ئەنجا ئومەتەکەشی چاکترین ئومەتە دەبێ ئێمەش هەوڵ دەین لە قەدەر ئەو چاکیە بین وهروها أو شاك بين كشاكترين أمة أو خيرية شاكيتها لدزنا دين